سەبارەت بە یەکدەنگی و کۆدەنگی کوردستانیان لە بەرامبەر هێرش و شەشەکانی ئێران بۆ سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان قساکەین لەگەڵ بەڕێز حەمە ڕەشید هەرەس هونەرمەند و کەسایەتی لە ستودیۆکانمان لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز حەمە ڕەشید هەرەس سڵاوتان لەبێ. زۆر بەخێر بێن. جارێ دەمەوێ بزانم ئێوە خۆپیشاندانی ئەوڕۆی سلێمانی ڕانیا و هەڵەبجە کودیت پێتان چۆن بوو؟ گرنگەوەیە ئێمە کە بەشداریمان کردووە لەو خۆپیشاندانە بەڕاستی جەماوەرێکمان بینی، جەماوەرێکی دڵسۆز، جەماوەرێک کەوا دڵ و هێز و هەناویان ئەکوڵا بۆ سەربەخۆی و بۆ ئازادی کوردستان و دژایەتی هەموو هێرشێکی ناڕەوا بۆ سەر میلەتەکەمان بەڕاستی جێی دڵخۆشی بوو و جێی ئەوە بوو کەوا بە چاوێکی جوانەوە لە میلەتەکەمان بڕوانین کەوا میلەتێکی یەکدەنگ و میلەتێکی ئازادی ویستە. بەڵێ بەڕێز حەمە ڕەشید، تا چەند گرنگە ئاوا بەردەوام یەکدەنگ بین، کۆدەنگ بین، دەستمان لە ناو دەستی یەک بێ، چ لە کوردستان بێ چ لە وڵاتانی دەرەوە بێ، لە بەرامبەر و ناحەقیانی کە بەرامبەرمانەکرێت دەنگ هەڵبڕین هەمومان پێکەوە. من بە زۆر گەشببینم بەرامبەر بەوەی کەوا ئێمە هەموو جارێک لە نەهامەتی و لە کارەساتە یەکەگرین، بەڵام ڕەشببینم بەرامبەرەوەی کەوا ئێمە لە ئارامیە بۆچی شیر و تیر لە یەکتری بسوین. بەڕاستی ئەو هێرشەی کە کراوەتە سەر هەولێر هەر بەتەنیا نەکراوەتە سەر هەولێر، کراوەتە سەر هەموو مرۆڤایەتی، کراوەتە سەر هەموو کەسێکەوە بە دەنگێکی ئازاد بڵێ من ئەمەوێ بژیم، من ئەمەوێ بە ئازادی بژیم، من ئەمەوێ ئینسان بم، من ئەمەوێ لە ڕیزی وڵاتە پێشکەوتۆکان هەبم. مەسەلەی ئەوەی کەوا ئەم میلەتە ئێستا ئاوایەشی گرتووە بەڕاستی جێی دڵخۆشکەریە، بەڵام من خواستی بنەوەیە کەوا ئێمە لە هەموو کاتێکە لە هەموو ڕەوشێکە لە هەموو هەل و مەرجێکە ئێمە یەکگرتوو بین. بەڵێ هێژای حەمە ڕەشید، هونەرمەند و کەسایەتیەکان بە تایبەتی لە سلێمانی چۆن دەتوانن ڕۆڵ بگێڕن بۆ یەکگرتنەوەی هەموو حزب و لایەنەکان لەسەر پرسی نیشتیمانی؟ هونەرمەندی کورد هونەرمەندێکی نەتەوەییە. هونەرمەندی کورد مل بۆ هیچ کەسایەتی و بۆ هیچ لایەنێک مل ناداکەوە بە شێوەیەک بیانەوێ هونەرمەندی کورد بخەنە ژێر ڕشێفی خۆیانەوە بۆ ئەجندای لایەنەکان بێتە دەنگ و هونەر پێشکەشکە. ئێمە هەموو هیوا و ئاواتێکمانەوەیە کەوا ڕێگەمان بن کەوا هونەرێکی نەتەوەیی پێشکەش بکەین کە هونەرە نەتەوەیەکەمان پێشکەش کرد ئەچێتە بەرژەوەندی هەموو ئینسانێکی بە شەرەفی ئەم کوردەوە، هەموو ئەو ئینسانە بە شەرەفانی کەیانەوێ کورد وەکو بە ئارامی و بە ئاسوودەی بژین خاوەنی فەرهەنگ و خاوەنی داهێنان و خاوەنی هونەر و خاوەنی پێشکەوتنی خۆی بێت. بەڵێ تا چەند گرنگە لە ڕێی هونەریشەوە بتوانین چ بە فیلمی سینەمایی بێت چ بە هەر ڕێگایەک بێت لە ڕێگەی هونەرەوە دەنگی خۆمان بگەینین بە دنیا. ڕەنگە ئێستا کاتێک سەیری فیلمەکانی هۆلیوود و وڵاتانی دیکەکەیتەوە باز لە نەهامەتیەکانی وڵاتانە کاتاری نەتەوەیەکەکە پێی ئاشنا بین، تا چەند گرنگە خۆشمان بتوانێەوەی لە ڕابردووە بەرامبەرمان کراوە تا ئێستا لە ڕێی هونەرەوە پراکتیزەی بکەینەوە. هیوادارم بتوانین کەوا ئەو شتانە بە هونەرمەند بە تەنیا ناکرێت، ئەو شتانە بە کۆمپانیای گەورە گەورە ئەکرێت و هیوادارم ڕۆژە لە ڕۆژان ئەم با بڵین ئەم بوونە کوردیە، ئەم دەسەڵاتە کوردیە بتوانێت کارێکی وا بکە کەوا کۆمپانیای گەورە گەورە دروستکە ئینسانی داهێنەر بێنێتە پێشەوە بۆ ئەوەی کەوا شۆرەوەری و نەهامەتی ئەم میلەتە کە هیچ میلەتێک بەقەدەر ئێمە ئەو شۆرەوەری و نەهامەتی نەچێشتووە و سەیرەکەی لە جیهانە ئەو بچووکترین کارەساتیان ئەکەن بە گەورەترین کارەسات لە بەرچاوی هەموو جیهان و
بیر و باوەڕ و هەستی هەموو گیان بۆ خۆیان ڕاکێشن بۆ ئەو کارە ساتە بێگومان مەسلەی دراما و مەسلەی هوەر زۆر گەورەیە ئەتوانێت کەوا بە ئاسانی ئەو حەقیقەتانەی ئەو ڕاستیانەی کەوا لە ناو لە مێژووەوە تووشی ئەم میلەتە بۆ منە هامەتیانە بتوانێتەوە جێبەجێکە بن بۆ نمونە مەسلەی ئەنفالیا مەسلەی ئەم با بڵین مەسلەی شیمیا باران و مەسلەی تۆپباران ئەمانە هەمووی بەڕاستی دەسەڵاتێکی گەورەیەوێت بۆ ئەوەی کەوا بتوانین ئەوانە بەرجەستەکەین و پیشانی جیهانی بدەین. هێژا حەما لەسەر کووردا هەموو لایەنە ناکوکەکانی کە جیرانمانن هەموو وڵاتەکان یەک دەگرنەوە، بەڵام جەنابتان ئەو یەکگرتنە لە ناو هێز و لایەنە سیاسیەکانی کورد حتا ڕای گشتی جادە دەبینن لەسەر پرسی نەتەوەیی و خاک و گەل و وڵاتمان کە پێویست بێ؟ نەتەوەیی بوون سکەیەکی ڕاستە، هیچ وەختێک هەڵا قوبوڵ ناکە و ئینسانی نەتەوەیی کە وتی من نەتەوەیم ئەبێ بە خاوەنی فەلسەفەیەک لەسەر ڕێگەیەکی ڕاستە ڕوا بۆ ئەوەی کەوا میلەتەکەی بگا بە بەو ئاوات و ئامانجەی کە هەیەی لادان لەسەر ئەو سکەیە زەرەر بە خۆشیەگەێنە و بەبوونی خۆشیەگەێنێ بە نەتەوە کەشیەگەێنە لەبەر ئەوە ئێمە وەکو نەتەوەی ئێمە خاوەنی فەلسەفیشی نەتەوەیی ڕاستەقینەی بەڕاستی ئێمە سەیرەکەی ئەمڕۆ کە سەیری ئەم هەموو کارە ساتاکەی لە کەوا تووشی کوردستانی ئێمە ئەبێ بەداخەوە وەکو ئینسانێکی نەتەوەیی من بیرەکەمەوە کەوا ئەم وڵاتانەی کەوا لە با بڵێن لە عەقڵیەتێکی سەرەتایی و بیداییە ئەژین و ئەزانن ئەمەش سەدەکانی ناوەڕاستە کەوا هەر دەوڵەتێک کە هەستی بەهێز و بە قووەتی خۆی کرد پەلاماری دراوسەکەی بە هەستی بەهێز و قووەتی خۆی کرد لەسەر حسابی دراوسەکەی خۆی گەورە بکە. ئەمە بۆچوونی نەتەوەیانەیە بەرامبەر بەم ڕۆژ و ڕۆژگارە. ئێمە ئەگەر سەیری فەڕەنسا بکەین شۆڕشێکی مرۆڤایەتی بوو، بەڵام لە هێرشەکانی ناپلیۆنە بۆ سەر وڵاتانی دەور و پشت و هەتا بۆ سەر ڕۆژهەڵاتی ڕاوەڕاست ئەمە لە بۆچوونە نەرێنیەکەیانە لە دڕندەیەکەیانە ڕەنگاتەوە. لەبەر ئەوە ئێمە ئەبێ ئەو حسابانە بکەین کەوا وەکو ئینسانێکی نەتەوەیی بیرکەینەوە، وەکو ئینسانێکی نەتەوەیی هەوڵ بین کەوا بزانین ئەمانە بۆ ئاکەن. ئەم با بڵین ئەم دراوسیانەمان کەوا ئاوا هجومانەکەنە سەر بە تایبەتی ئێران خاوەنی فەرهەنگێکی چەند هەزار ساڵەیە و میراتگری ئەو فەرهەنگەیە. ئەوێ لەو فەرهەنگەوە ئێمە فەرهەنگی ئێمە لە ناوبەرێ چونکە ئەو ئەزانێ ئێمە لە شووا پەرە ئەسێنین و لە شووا گەورە ئەبین و لە شووا فراوان ئەبین. ئەلەویا ئێرەیەکەمان پێبا ئەیەوێکەوە ئێمە نەگەینە ئەو ڕەوشە پێشکەوتووەی کەوا هەموو میلەتانی جیهان کەوا خەریکن. ئێمە واز لەوە بێنین کەوا بە هەموو دوژمنان خەریکی برسیکردنی ئەم نەتەوەیەن لەگەڵ هەموو ئەوانەشە ئێمە کارێکی وەمان کردووە کە ببین بە قیبلەگای هەموو جیهان کەوا لە ناحیەی ئاوادانی و پێشکەوتن و خانوبەرە و لە پێنا ئەو جوانی کەوا ئەمڕۆ لە کوردستانە هەیە چاوی پێ هەڵ ناهێنن ئەیانەوێ ئەلەو فەرهەنگە بن چونکە خۆیان ئەزانن خاوەنی فەرهەنگە نەزانن چۆن لە فەرهەنگەوەریە ئەمە شۆرەوەریەکەیە. ئێمە هەموو هیوا و ئاواتێکی ئێمە ئەوەیە کەوا وازمان لێ بێنن بژین. ئێمە نەتەوەیەکین با بڵێن پێگەیەکین بوونیەکین دەسەڵاتێکین خاوەنی ئەو تەکنەلۆجیا ئەسکەریە سەربازیە گەورانەمان نییە. ئێمە
بەرامبەر ئەو تەکنەلۆجیا ئەسکەریە سەربازی و بوشەکە بیر و باوەڕمان هەیە پێداگریمان هەیە ویستمان هەیە بۆچوونێکی پیرۆزمان هەیە بۆ گەورەکردن و بۆ پەرەپێدانی وڵاتەکەمان و ببین بە نمونەیەک بۆ ئاشتی و ئازادی لە وڵاتەکانە ببین بە نمونەیەک بۆ ئاشتی و ئازادی بۆ دراوسەکانیشمان و بۆ هەموو ئەوانش کە ئەیانەوێ ئاشتی و ئازادی بژین چاومان لێ بکەن. بەڵێ بەڕێز حەمە ڕەشید ئەرەس هونەرمەند و کەساتی لە ستۆدیۆکانمان لە سلێمانە لەگەڵماندا بووی سپاس. گەلێک سپاس.